بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، بەبیرمە کاتێک مناڵ بووم باسی خلافەی ئیسلامی ئەوانم لە دەی مامۆستاکانەوە ئەبیست، زۆر کات خەیاڵم ئەکرد بە خەیاڵ خۆم ئەبوومە خەلیفە. گەورەترین کێشەکانم ئەوە بوو کە نەم ئەزانی چۆن ئافرەتان و پیاوان لە یەک جیاکەمەوە. بیرم ئەکردەوە لە سیارەکە دوو دەرگای هەبێ و لە ناوەڕاستە نیوە بێ، بەشێک ئافرەتان دانیشن بەشێک پیاوان، لە بازاڕە بە هەمان شێواز. فکرم زۆر ئاڵۆزە بوو، هەندێک جار خەیاڵەکانم لێ تێکە چوو، وازم لێ ئێنا. دواتر تێگەیشتم ئیسلام اختیلاطی مەنع نەکردو، نەک لە ناو بازاڕ و لە ناو باشترین جێگا کە مزگەوتە تێکەڵی ئافرەتان لەگەڵ پیاوان هەر لە زەمەنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بووە. بەڵام تەبەڕوج و سفوری و خۆڕازانەوە و سەرنجڕاکێشانی یەکتر و ئەم بابەتانەی مەنع کردو. دواتر تێگەیشتم کە لە جەنگەکانە هەموو بریندارەکان ئافرەتان چارەسەریان ئەکردن. ئەوەی کە خواردنی جێشی ئامادە ئەکرد و تۆکمەی ئەکرد لەگەڵ جێشەکان ئافرەتان بوون کە لە جەنگ و جیهادی ئیسلامی ئەچوونە دەرەوە. دواتر بیرم لەوە ئەکردەوە مامەڵە لەگەڵ کافرا چۆن بکەم. بە پێی گوێرەی عومر ئینسان فکری ئەگۆڕێ. زۆر بیرم ئەکردەوە کە نابێ کافرێک لەسەر زەویە بمێنێ کە عەبدایەتی غێری خوا بکە. خوایەک بەم عەزەمەتە نابێ کەس هەبێ سوژدە بۆ بتێ، بۆ دارێ، بۆ بەردێ بە یەهودیەک نەسڕانیەک لەسەر زەویە تەواجودی بمێنێ. ئەبێت تەنها کەلیمەی حەق و لا ئیلاهە ئیلا الله هەموو شوێنێکی سەر زەوی و هەموو سوچ و کنجوڕ و قوشبنێکە تەنها ئەبێ ئەو بشەکێتەوە و تەواجودی هەبێ. زۆر کات ئەم وس خەیاڵی خلافەتی ئیسلامی کەم و بۆم نەئەکرا. لەم ئەخیرانەوە کە باسی حکمی خوا ئەم ویست بەڵێم حکمی خوا جێبەجێ ئەەکەم لەسەر زەویە، هەرچی فکرم ئەهێنا و ئەمبرد تەنها ئەوە ئەهاتە زەینم کە ئەگەر یەکێ دزی کرد دەستی ببڕم و کەسێک قەتڵی کرد بکوژرێتەوە و کەسێک زینای کرد داری حەدی لێ بدرێ و کەسێک بوهتانی کرد داری حەدی لێ بدرێ و وهاکەدا هەندێک ئەحکامی بچوک بچوک ئەهاتنە زەینم. وام تەسەوورە کرد کە ئیشی خەلیفەی موسڵمانان تەنها ئەمەیە، تەنها ئەبێ ئەم لایەنە تۆکمەکە و ئەحکامی شەرعی لەم مەسائلانە جێبەجێکا کە ئەو بەشێکی بچووکە لە فقهی ئیسلامی. زۆر دەمێک بوو ئەم ویست نەزەری موسڵمان بۆ دەوڵەتداری و دنیاداری باسکەم و بەیان کەم. نەزەری ئێمە و فکری ئێمە لە عەسکەرتاریەتا چۆنە؟ ئێمە موسڵمان بێ نینۆکین کە هەموو جیهان نینۆکی هەیە؟ ئایا ئێمە شتێک نییە لە ئیسلامە گرنگی دابێ بەلایەنی هێزی موسڵمانە؟ ئایا لە ڕووی علم و زانستەوە ئێمە کێین و چین؟ ئایا لە ڕووی تەطبیقی قوانینەوە ئێمە کێین و چکارین؟ فەردی موسڵمان کاری چیە؟ دەوڵەتی موسڵمان کاری چی؟ ئایا ئەگەر ئێمە دەوڵەتێکمان دروست کرد ئەم دەوڵەتە لە چه ئاستێکە ئەبێ؟ پێش ئەوەی بچمە پێ ناو ئەم زنجیرە وتارە بە دوور و درێژی ئەمەوێ دوو مەسئلە هەیە لە زیهنی گەنجە ڕێکی کەمەوە. ناسینی ئیسلام وەکو حەضارەت لەگەڵ ناسینی ئیسلام وەکو دینە دووشتی جیاواز. ناسینی ئیسلام وەکو حەضارەت، ناسینی ئیسلام وەکو دین دووشتی جیاواز. تەسەوورکەن ئەمڕۆ لە جیهانە چەند حەزارەتێکی زۆر گەورە هەیە. حەزارەتی وردە هەن هیچ نین، لە ناو حەزارەتەکانی ترا تواونەتەوە. 5 حەزارەتی سەرەکی ئێستا لە جیهانە هەیە کارەکە. حەزارەتی سین هەیە، حەزارەتی یابان هەیە، حەزارەتی غەربی هەیە، حەزارەتی هیندی هەیە لەگەڵ حەزارەتی ئیسلامیە.
5,000 تحكمی هەموو جیهانێک. ئەی ئەدیان چەندێکەیە؟ سەدان دین هەیە. بنمونە ئەگەر نزیکتر لە خزمەتانە یەهودی و نەسڕانی دوو دینی جیاوازن، بەڵام یەک حەضارەتیان هەیە ئەمڕۆ، بە هەردووکیانەوە یەک حەضارەت دەبن بەڕێوە کە حەضارەتی غەربیە. ڕووس لەم سەری جیهان بۆ ئەو سەری جیهان هەمان حەضارەت ئەبا بەڕێوە. ئەدیانی زۆر هەیە لەناو ئەم حەضارەتانە، ئەنواع جۆری دین هەیە، هەمویان لەژێر ئەو حەضارەتە جێگەیان ئەبێتەوە. سەیری هیندیەکان کە چەندین دیانەتی سەیرسەی لەناو هیندستانە هەیە، لە مشک پەرستی و لە ئافرەت پەرستی و لە گا پەرستی و لە بوذیەت و نەئەزانم ئەنواع وەشکال لەژێر یەک حەضارەتە جێگەیان بووت. ئاینی پیرۆزی ئیسلام کە حەضارەتێکمان داناوە بڕیارمان داوە ئەمە حەضارەتی ئیسلامی بێ، تەنها دینی ئیسلام لەژێریا جێگەی نابێتەوە. دینی ئیسلام و غەیری ئیسلامیش تەحەکومەکە. ئەم پەیامەی کە ئێمە هێناومانە بۆ سەرزەوی پەیامێک نێ تەنها بۆ خۆمان بێ، تەنها ئەهلی مزگەوتێک بێ، ئەهلی گەڕێکی بێ، بیرمان فراوان کەین چۆن کەسی موسڵمان جیهان ئەبا بەڕێوە بە هەموو ئەدیانەکانەوە، چۆن هەرچی ئەدیانە لەناو ئەم حەضارەتە ئیسلامیە جێگەی ئەبێتەوە و پێکەوە کارەکەن بۆ سەرخستنی حەضارەتێک. ئەمەی کە عرستانەکەم ئەمە خوێندنەوەی چەندین ساڵمە بۆ ئەم مەسەلە کە گەیشتمەتە ئەم نەتیجە لەژێر ئاینی پیرۆزی ئیسلامە هیچ دینێکی تر جێگەی نابێتەوە. ئین الدین عند الله الئیسلام. بەڵام لەژێر حەضارەتە ئیسلامیەکەیە هەرچی ئەدیانە هەر هەموو جێگەی ئەبێت. بۆیە لەناو دەوڵەتی موسڵمانانە ئەگەر کافرێ نەخۆش بێ بمرێ ئەطیباکانمان هەمویان گونەهبارە بن، موسڵمانێکیش نەخۆش بێ بمرێ هەر گونەهبارە بین وەکو یەک. چۆن لە بەیع و معاملە لەگەڵ موسڵمانێکە ڕازگۆیانە مامەڵە ئەەکەی، لەگەڵ کافرێکیش ئابێ ئاوا ڕازگۆیانە مامەڵەکەی، نابێ خیانەتی لێک، نابێ فێڵی لێ بکەی. بۆیە زۆر زەرورە کە ئێمە ئەم خاڵە هەمیشە لە پێش چاومان بێ، ئیسلام وەکو حەضارەت سیرکەین ئەگەرنا دەوڵەتداریمان بە حیاتی پێ ناکرێ. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەمێ ساڵە و خەریکە بینە 100 ساڵ ئێمە لە کەوتنین، چۆن هەڵ ئەسیتەوە بە بیری بچووک قەت ناتوانێ هەڵسیتەوە. بۆیە تەواوی ئەو بزوتنەوە ئیسلامیانەی کە دروست بوون لەبەر گرفتی بچووکی سیرکردنی جیهان وەکو دین وەکو ئیسلام زۆرینیان شکستیان هێناوە لە بازنێکی داخراوە، کەسی تر نەیتوانێت لەژێر دەسەڵاتیانە جێگەی بێتەوە، کۆتاییان پێهاتوو، خۆیان دواتر بزوتنەوەکان هەمویان کۆتاییان پێهاتوو. تەسەووری ئەم ڕۆژەی ئێمە مەکەن ئێستا چەند بزوتنەوەیەکی ئیسلامی بچووک لە جیهانە هەیە. یعنی بیرکەنەوە لە زمانی مەدرسەی ئیسلاحی کە پیاوانی گەورەی وەکو محەممەد عەبدە سەرپەرشتیان ئەکرد، وەکو جەمالەدینی ئەفغانی سیاسیکی عیملاقی زۆر گەورە لە جیهانە سەرپەرشتی ئەکرد. هەموو جیهان بە مەقالەیەکی محەممەد ڕەشید ڕەضا جوڵەیتی ئەکەوت، هەموو جیهان ئەوە ئەدەبیاتێکی بەرز قسەیەک. جەمالەدینی ئەفغانی طبعا لە کۆتاییەکانی دەوڵەتی عوسمانیە یەکێک لە جارەکان کاتێک کە چوە ناو ئێرانەوە شای ئێران دەری کرد. تەسەوورکەن لە مؤتەمەرێکە لە میسر کاتێ شای ئێران چوە ئەوێ لە کۆتایی مؤتەمەرەکە دانیشتو پەنجەی ئاوا لێ کرد، تەنها ئەم پەنجەی ئاوا. شا تەنازولی کرد بۆ سوڵتان عەبدولحەمید، داوای لێ کرد بەس جەمالەدینی ئەفغانیم لە کۆڵ کەرەوە چونکە پەنجە بە خۆڕایی ڕاناوەشێنێ، هەموو گیان بە پەنجەی ئەجوڵێ، ئێرانم لێ تێکەدا. سوڵتان زۆر هەوڵیدا لەگەڵ جەمالەدینی ئەفغانیە. جەمالەدینی ئەفغانی فەرمووی ئەوەی لەمە و پێش کردوومە تەواو کراوە ڕۆشتووە، لەمە و دوا هیچ ناکەم بەرامبەری. ئەڵێ بەڵام پێش ئەوە هەموو تەختێتێکی داناوە بۆ شای ئێران. بۆیە کاتێک کە یەکێک لە تەڵەبەکانی خۆی کردە شێت، تەسەوورکەن 20 ساڵ کەسێ خۆی بکا بە شێت هەتا شا بکوژن لەبەر یەک پەنجە جوڵانی ئەم پیاوە. ئەم پیاوە عەزیمانە لە ئاستی عالەمی ئیسلامیە، لە ئاستی جیهانی ئیسلامیە زۆر گەورە بوون. ئەو مەدرسەی کە داینا مەدرسەی ئیسلاح ئەویست هەموو سەرزەوی موسڵمانان جارێک زیندوو کاتەوە و دروست کاتەوە. ئەزان لە چ کاتێکە ئەو کاتێک کە هەموو موسڵمانان لە ناخەوە هەمووی تەپی بوو، ئەم جەمالەدینی ئەفغانە ئەویست هەر هەمویان ئاوا بەرز کاتەوە.
هەمووی لە ئاستێکی زۆر باڵایە بیرکەنەوە. زۆرێک لەم مەداریسە گەورانە هەمووی فەوتان زەمن ڕێگەی نەدان بۆ هەستانەوە. ئومەتی ئیسلامی لە دوای 100 ساڵ ئەبێ گۆڕانکاری بەسەرابێ. زەمەنی هەستانەوەیە نابێت ساڵ بە ساڵ فکری ئێمە بچووکتر بێتەوە، ئەبێ گەورەتر بێ. من عەجیبم لێ دێ ماوەسایانی ئاینی فکری جەمالەدینی ئەفغانی و محەممەد ڕەشید ڕەضا و محەممەد عەبدە و حەسن البەنا و ئەبوو عەلای مەودودی و زۆرێک لەم گەورە پیاوانە مالک بن نەبی و ئەمان نەخوێنەوە بۆی دنیابینیان گەورە بێ. گەنجی مسلمان ئەمان نەخوێنێتەوە، هەر نازانە چیەک، بەشتانی زۆر بچووکەوە مەژغوڵە بێ، شتە بچووکان هیچ ئاعتیبارێکی نابێت لە شەریعەتە ئەوکات. هەمیشە ئەبێت چاومان زۆر گەورە و فکرمان زۆر گەورە سیرکە، اینجا ئەتوانین هەستینەوە. کتێبێکی دانەوە مالک بن نەبی بە ناوی شروط النهضة، مەرجەکانی ڕاپەڕینی خەڵکی موسڵمان و زیندووبوونەوەیان. مەرجەکانی ڕاپەڕینی خەڵکی موسڵمان کە ئینسانی موسڵمان سەیری ئەکات، هەستەکە پیاوێک لە خارجی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەی بۆ ئەکە کە ئەنەما هەموو جیهان ئاوا سەیرەکە لەو ڕوانگەیەوە قسە ئەکە. بۆیە ئەبێ ئێمە بزانین حەضارەتی ئیسلامی بنەماکانی چین لەسەر چی دامەزراوە، بۆی بتوانین هەستینەوە. هەر ئومەتێک مێژووی خۆی باش نەناسی، واقعی ئەمڕۆی نەزانی، نەیزانی بۆ دواتر چی ئەکە، بە حیاتی هەڵناسێت. گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە لە مێژوومان بڕاوین، لە واقعمان تێنەگەیشتوین، لە کافر و بێدین و جەنگی ئەمڕۆ تێنەگەیشتوین، هیچ تەختێکیشمان نییە بۆ ئایندە. لە هەر سێ خاڵەکە خەلەلمان هەیە. ئەبێ ئێمە لە مێژووی خۆمان بە باشی تێگەیشت بین. ئاخر ئێمە یەهودیەت 4000 ساڵە بەپێ قسەی خۆیان ئەمە دینێکە و وجودی هەیە. نەسڕانی ئەوە 2020 ئەوەندەیە، ئەوە تا تەواجودی هەیە. ئاینی پیرۆزی ئێمە 1400 ئەوەندە ساڵە. معقولە لە مێژووی 1400 ئەوەندە ساڵ ئێمە هیچ ئاگایەکمان لە مێژووی خۆمان نەبێ، نەزانین ئێمە چۆن 1400 ساڵ جیهانمان بردو بەڕێوە، بە چه شێوازێ بردومانە بەڕێوە. نابێت لە حەضارەتێکی خۆمان تێبگەین و حاڵی بین. بۆیە عەزیزانم، لەناو حەضارەتی ئیسلامیە بەش بەش و بەرگە بەرگە ئەچمە خزمەت باسەکان. لە چەند دەرسێکە چەندێ فریا کەوتم، چونکە هەمووی ناتوانێت ئینسان باسکە. بە هەزاران دەرس مێژووت بۆ تەواو نابێت، بە هەزاران دەرس یەک بابەتی بچووک لە باسی حەضارەتە تەواو نابێت، و خۆت و نەبیتیایە تەواو نابێت. بەس سەرە مەوزوعەکان ئەخەمە بەردەستان و دیراسە بۆ خۆتان و فکری هەمومان پێکەوە بخوێنینەوە. سەرەتا حەزەکەم لە مەسئلەی نینۆکی ئومەتەکەەوە دەست پێ بکەم، چونکە کافران و بێدینان زۆر باش ئیشیان لەسەر ئەم لایەنە کردووە. قادیانیەکان زۆر ئیشیان لەسەر کرا، هەتاوەکو بێن جیهاد لە فکری ئومەتی پێغەمبەری خۆیان بێننە دەرەوە صلی الله تعالی عليه وآله وسلم. و زۆرێکیشمان بە ناوی حەڕەکەی جیهادیەوە فەوتاین، نەمانزانی ئەهدافە گەورەکانی جیهاد چیە لە پشتەوە. زۆر بە بچووکی جیهاد لەدایک بوو، زۆر بە بچووکیش تەواو بوو. کە ئێمە ئامالێکی زۆر گەورە بەم نینۆکانەی ئومەتی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم. 400 ئاەتی قورئان باسی جیهاد و قیتالەکە لە خۆ باسی ناکە. ئەمە نییە بێ مەران بێ ئەم ئومەتە و هەتا ئیتر ئەم 400 ئاەتە تەعتیل بێ لەسەر زەویە، بەخوا تەعتیل نابێ. بەخوا ڕۆژی هەستانەوەی ئەم ئومەتە دەست پێ ئەکا، بەس ئەبێ فەردی ئەم ئومەتە لە هەموو پەیامەکان گەیشت بن. گرنگە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاری کردبێ بۆ نینۆکەکانی، کاری کردبێ بۆ هەستانەوەی لە ڕووی عەسکەریەوە. چونکە چۆن لە ڕووی اقتصادیەوە تو ئەبێ هەستیتەوە، ئەبێ لە ڕووی عەسکەریەوە هەستابیتەوە. ئەگەر لە ڕووی عەسکەری هەڵنەسایتەوە، لە ڕووی سیاسیش هەڵناسیتەوە، چونکە سیاسەت ڕەبتی بە عەسکەرتاریەتەوە هەیە. لەکوێ تۆ هێزی عەسکەریت بەهێز بوو، قووەتی سیاسیشت بەهێزە بێ، لاواز بوو لاوازە بێ. بۆیە عەزیزانم، زۆر زەڕورە شەبابی ئێمە ئاگای لێبێ ئەم حەضارەتەی خۆی تێکەڵ بە حەضارەتی تر نەکات، چونکە ئێمە لە هەموو شتێکە حەضارەتێک هێرشەکاتە سەرمان حەضارەتی غەرب. تەسەوورکەن ئێستا کێمان هەیە ئەمە دوای عیشایەک سەر بخەوین؟ کەسمان ناخوێن، درەنگێکی شەو ئەخەوین. ئەمە خۆ حەضارەتی ئیسلامی نیە، حەضارەتی غەربە تەئسیری لێ کردوین، قبوڵیشمان کردووە، تەسلیمیشی بووین و لەگەڵیشی ئاڕوین. وازان بەس لە خەوە تەئسیری لێ کردوین، لە شێوازی خواردنمانە تەئسیری لێ کردوین.
کاریگەری لەسەرمان داناوە لە شێوازی بیرکردنەوەمانە کاریگەری لەسەر داناوین لە مەسئلەی جیهادیشە عینەن کاریگەری لەسەر ئێمە داناوە ئەگەر بتەوێ ئەم حەزارەتانە بناسی پێویستە سەیری فلیمی کۆن و تازەیان کەی جوان لە حەزارەتەکان تێئەگەی سەیری فلیمی کۆری و سینی و ئەمانەکەن کە هەمویان حەزارەتی سینی پیشانی تۆ ئەدەن دیقەتی بدەن گرنگیدانیان بە طیب لێەوە تۆ ئەزانی ئەم میلەتە گرنگیان بە طیب زۆر گەورەی گرنگیداریان بە فرونی قیتالی باشە فرونی قیتالی جەستەیی لە هەموو فلیمەکانیانە ڕەنگە ئەداتەوە حتا ئەگەر فلیمێک باسی طیب و چارەسەری و نەخۆشی و خەستەخانە بکە ئەو بەشەی هەرتیایە چکە بەشێکە لە حەزارەتەکەیان و ئیشەکە ئەم حەزارەتی خۆی پەخشەکە بەهۆی فلیمەوە تەئسیر لەسەر تۆەکە سێری فلیمێکی هندی بکە هەمیشە تۆ سحرتیایە ئەخوێنیتەوە هێزی معنەوی خوا درۆزنەکان بتەکان بەسەر ئینسانەوە چۆن بەهێزی ئەکا چۆن بە تاقی تەنها هەزاران کەس دەرەقەتی نایە لەبەر ئەوەی بتێک لە پشتیەوەیەتی سەیری غەرب بکەن هەموو ئەو فلیمانە کە ئەبینی چۆن کوشتار ئەکرێت چۆن مناڵێک سەرە بڕێ گەورێک ئەکوژێ دەیان جەنگی زۆر سیر سەربڕین و کوشتارێکی عەجایب لەگەڵ فەسادە ئەوە حەضارەتەکە بۆ دەرەکەی بەداخەوە ئەڵێم کە ئێمە لاوازترین حەضارەتین لە ڕووی فلیمەوە لاوازترین حەضارەت لە ڕووی فلیمەوە ئێمە بڕواکەن ئینسان بەزەی بە ئومەتی پێغەمبەری خوایەتەوە صلی الله عليه وسلم کافر فلیم بۆ ئێمە دروستەکە یعنی ئیعلامی ئێمە کافر بە مەیلی خۆی دروستیەکە یعنی تۆ سێرکەن جوانترین فلیمە لەسەر سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕیسالە هیچ باسێکی جوولەکەی تیان نییە هیچ باسێکی جەنگەکان بەرامبەر بە جوولەکەی تیان نییە غەزای بەدری تایە غەزای ئوحودی تایە غەزای خەندەقی تایە ئەی خەیبەر نییە باسی تەواجودی نییە بۆ چونکە خۆم دروستم نەکردووە بەرامبەرەکەم دروستیەکە یعنی سبحان الله ئەوەی کە گرنگە ئێمە دەسی بۆ بەرین ئێمە دەسی بۆ نابن خۆم مەژوڵەکەم بەشتیتر بۆ ئازانم مەلا لە حەزارەتی ئیسلامیە ئیشی ئەو بوو لە ناو مزگەوتێکە دابنیشی و بەیەکی بڵێ پەنجە بجوڵن ئەوەی تۆ کورە پەنجە بجوڵ ڕێک بووەسە یعنی ئومەتی ئیسلامی لە حەضارەکەیە ئازان کێی پەروەردە ئەکرد مەلا ئیشی چی بوو مەلا کتێبی لە طیبا دائەنا 600 ساڵ ئەوروپا لەسەری ئەڕۆشت وەکو حاوی ڕازی حاوی ئیمامی ڕازی 600 ساڵ 6 قەرن ئەوروپا ئەو کتێبەی تەرجەمە ئەکرد و ئەوتەوە بەدەرز لە هەموو زانکۆ شوێنەکانی مەلایەک نووسی ئەی ئێمە ئەمڕۆ لەو جوزغە بچووکە نازانین چی بکەین تەسەوەر کە لە مەسائلی جیهادە چۆن فکری کافر زاڵ بۆ بەسەر ئێمە هەندێک ئەحکامی جیهاد بە سەریعی صفەتی کەسی موسڵمان جوندی موسڵمان ئەبێت چەند بەڕەحم بێت لە ڕووی ڕەحمەکەوە و یاساکانی باسەکەم و اینجا دوای سەری ئەم واقعی خۆمانەکەین یەکەم طبعا لەو کاتێک کە تۆ زۆر زاڵی دەسەڵات داری دوژمنەکە شکست پێێنی خۆشەویستمان صلی الله عليه وسلم خاڵی یەکەم ئەمری پێکردی ئەمر نابێ پیر بکوژی نابێ ژن بکوژی نابێ مناڵ بکوژی خالد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئافرەتێکی کوشت ئافرەتی کافر فەرمی خۆ من بەریم لەم خوێنەی خالد ڕۆشتوێتی سبحان الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خالدی کوڕی وەلید ئەڵێ من بەریم لەو خوێنەی ئەو ڕۆشتوێتی هیچ جێشێک نەبووە لە جێشی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بکەوێتە ڕێ سواء پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان خولەفا هەر هەمویان ئەم ئەمرە وەکو سنەت ئەبێ ئەمیری ئیمانداران ئەفەرمێ إذا أمر أميرا على جيش أو سرية كاتي أميرك دا أنا بسر جيشك وبسر سريك وإن أوصاه في خاصة نفسه بتقوى الله أي لأن خود لبيني خوت زور رازقوبة تقوى داربة مخلص بلغ خوي خوتا ومن معه من المسلمين خيرا أم مسلمانك لبردستان شاك كاربة لقل يعني نتي خرابيان لقلاك ظلم يالينكي إنجا كومله ياساي بودا الرجل أي فرمو ولا تقتلوا شيخا فانيا پیاوێکی پیر ئەبین پیر بۆ بە عومر ڕێزی لێبێ نەچن بیکوژن ئەم فەرمایشتە لە بوخاریە ولا طفلا نەچن مناڵێ بکوژن ولا صغيرا بچکەڵێ بکوژن ولا امرأة ئافرەتێ نەکوژن
کەوابوو ئەبێ لە خەیاڵی منە هەبێ ئەگەر دەوڵەتداریم کرد پیر و مناڵ و ژن لە دوژمنەکانم لە دەستی من زۆر زۆر ئەمێنن بە هیچ شێوازی غەڵەت بەرامبەریان ناکرێت. ئەو کەسانەی کە عەبدایەتیان نەکرد هەر لەسەر هەر دینێ بن خەریکی عیبادەتی خۆیان و تاقەتی شەڕ و شۆڕیان نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ابن عباس ومانە گێڕێتەوە ئەفەرمێ إذا بعث جيوشه يقول لهم لا تقتلوا أصحاب الصوامع ئەوانەی کە لە شوێنی عەبدایەتەکانی خۆیان ئەصحابی سەوامعن لە یەهودیەکانە مەجموعەیەک لە نەسارا مەجموعەیەک لە بتپەرستان مەجموعەیە لە ئاگرپەرستە لە ئەنواع و ئەشکاڵە ئەوەی کە مەشغوڵە بە کاری عەبدایەتەوە نێکن بیکوژن. ئەفەرمێ طبعا ئەم فەرمایشتەی خۆشەویست صلی الله عليه وسلم کە ئیبن عەباس ئەیگێڕێتەوە ئەفەرمێ پێوتن بە ناوی خوا بڕۆن جەنگکەن بە ناوی خواوە کافر بکوژن تەعەدا لە کەس نەکەن غولو نەکەن زیادەڕەوی نەکەن لە کوشتنی زۆرە ولا تمثلوا مردوەکانیان تەمسیل پێ نەکەن ولا تقتلوا الولدان مناڵ مەکوژن ولا أصحاب الصوامع أصحاب عەبدایەتیەکان كان لهر دینێکەن ئێوە قەتان نەوێ بەسەریان واتە لە خەیاڵی خۆتا دابنێ کە تۆ بوویتە جوندیەک لە جوندی ئومەتی ئیسلامی بۆ هەستانەوە ئەبێ ئەمە لە زیهنتا دامەزرابێ من بە هیچ شێوازێ دەست نابم بۆ ئەدیانەکانی تر حەقم نییە بەسەریانەوە. بۆیە سەیرەکەی عەجیبە بەلاتەوە 1400 ساڵ ئێمە حکممان کردووە ئێستاش پتەکانی بابل ماوە خۆ بابل خلافەی ئیسلامی لە زمانی ئیمام عومەرا گیراوە هەتا ئێستاش ماوە شوێنی عەبدایەتیەکانیان ماون. لە زمانی ئومەویەکانە منتیقەی ئەفغانستان گیرا خۆی بوذیەکانی تیا بوو هەرما ئەم ئەخیرانە تەقێنرایەوە گەنە هەرما بوو وەکو خۆی لە شوێنی خۆی ماوە خەڵک چون عەبدایەتیان نەکرد. لە هەموو جیهانە بەو کەیفیەتە ئەهرامەکانی میسر وەکو خۆیان مابوونەوە کەس دەستکاری نەکردن. زۆر شوێنی تر لە جیهانە کە شوێنی عەبدایەتی خەڵک بوو ئەم ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەوانەی کە تیا بوون حەقیانەوە بەسەریانەوە. محەممەد فاتح کە ئەستەمبوڵی ڕزگار کرد قوستەنتۆنیە ڕزگار کرد تەسەورکەن ئەو هەموو مەسیحیەی کەوا لەژێر دەسەڵاتی ئەوە بوون یەک مەسیحی تاکە مەسیحیەک زوڵمی لێ نەکرد. لە سەردەمی سولەیمانی قانونیە کاتی ئەبوو سعود قازی موسڵمانان بوو پیاوێکی نەسڕانی هات شکاتی کرد وتی ئەبوو سعود ئەمە من لە دوکانی خۆمە خەریکی فرۆشتنی کەلوپە لەم سەوزەواتە فرۆشتن ئەم موسڵمانە هاتووە تەعەدای کردووە لەسەر دوکانەکەی من هەرچی سەلیب و هەرچی ڕەسماڵە ماسی و دڕانوێتی و شکانوێتی. ئەڵێ ئەبوو سعود بانی کرد وتی حاجی ئاغا تۆ ئەمەت بۆچی کردووە؟ تی قوربان 3 جار ئینزارم کرد وتمە لای بە یەد عەبدایەتی غەیری خواکە لە پەنای منە دوکانەکانمان لە پەنایەکە بۆچی تۆ مافت داوەتێ لە ئەستەمبوڵا بژی یا سوڵتانی موسڵمانە مافی داوەتێ؟ وتی سوڵتان مافی داوەتێ بەس من واجبە لەسرم فەرمان بەچاکەم و ڕێگەری لە خراپەکەم. تۆ دیارە زۆر جاهیلی تێ ناگەی. کتابەکەی محەممەد فاتحی دەرهێنا خوێندیەوە کە محەممەد فاتح ئیزنی داون بە هەموو شکڵێک چۆنیان پێخۆشە عەبدایەتی خۆیان بکە بە چ کەیفیەتیان مەحفوظن لە ڕووی ئەم نیەتیان هەیە لە ڕووی عەبدایەتی خۆیانەوە. بڕیاریدا 100 دار لە بنی پێ بدرێ 50 لە پێناوی ئەو کابرای 50 لە پێناوی جەهالەتیە تی بۆی عاقڵ بێ کەسێکی تر جورئەتی ئەوە نەکە. طبعا سولەیمانی قانونی لە چەند ساڵێک لەمە پێش حیاتەکەم بە درێژی باس کردووە لە یوتیوبەوە ئەتوان بگەڕێنەوە سەری و لەگەڵ ئەبوو سعودا کە چۆن یەک جوڵەی نەئەکرد سولەیمانی قانونی ئیلا بە فتوا نەبێ. ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم غەدر لە زیهنمانان نییە لەسەر غەدر پەروەردە نەبووین خیانەت لە کافریش ناکەین ئەبێت جوندی موسڵمان ئەمە لە زیهنیا بێت کافر بێدین من غەدری بە هیچ شێوازە لێ ناکەم. ئەفەرمێ خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم تەبەڕای کرد فەرمووی ئەگەر کەسێک من ئەمەنە ڕەجولا على دەمی ئەگەر کەسێک لە ئیمانە هەر کەسە پیرە ژنێک
وتی فلان کەس تۆ خوێنە پارێزراوە وەرە بۆ ناو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یان هەر لە ناو ئومەتا بوو وتی کاکە ئەوە من ئەمانەتم دا بە تۆ هەر کەسێک ئەوە طبعا ڕەبتی بە حاکمی موسڵمانانەوە نییە هەموو موسڵمانێک لەسەر زەوی موسڵمانانە ئەتوانێت داڵدەی کافران بدات هەموو موسڵمانێک ئەم مافی موسڵمانە وتی بە کافرێکەوە داڵدەمدا موسڵمانێک هات کوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمێ من أمن رجلا على دمي ثم قتله کەسێک موسڵمانێکی زامن کرد یان کافرێکی دوژمنێکی زامن کرد پیاوێک وتی کاکە تۆ زامنی تۆ هیچ مشکلت نییە تەواو ناکوژری کابراش خۆی تەسلیم کرد چوو کابرای کوشت فأنا بريء من القاتل وإن كان المقتول كافرا پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمي من بريم لو قاتله لأمتي محمد صلى الله عليه وسلم بأو كسي كجا وكافريج به ما دام متوتا نات كجم تا اتر أمينة خواني أو كسنا رجل أبد نابي بالرجل أجر هر مسلمان كيش بكسي كيوت تا اتر أمينة أو كسا هيج مسلمانك بوين دزر يجيب كان سري بيكوجي لزمانی عمەری کوڕی خەتابە چێشی موسڵمانان بەرەو منتیقەی فورس چوو کەسێکی زۆر ئازای فارسەکان لە پشتی خۆی کۆمەڵی بەردی دانابوو لە دووە هێرشی نەئەکرایە سەر کەسیش لە پێشەوە نەئێوێرە نزیکی کەوێتەوە موسڵمانە پێوت مەترسە بەس وتی لا تەخەف وەرە خوارەوە بەس ئەوەنە وەرە خوار لا تەخەف وشەی لا تەخەفی بەکارنا زەمانیشی نەدایە بەس وتی لا تەخەف مەترسە وەرە خوارەوە هاتە خوارەوە کوشتی ئەفەرمێم قسە گەیشتەوە ئیمامی عومەر فەرمووی ئەمە ئەخیر جارە کەسێک زەمان بدا بە کەسێک و بیکوژێ خوێنی ئەم کافرەیدا چوو خوێنی ئەم کافرەیدا بە ماڵ و مناڵەکان وتی ئەگەر هاتوو بەس پێم بگا کەسێکی کوشتووە پێی وتووە لا تەخەف و کوشتوویەتی ئیشارەتێکی داوەتێ لەسەرەوەی ژیانی مسۆگەرە و کوشتوویەتی فەرمووی لا يبلغني أن أحدا فعل ذلك إلا قطعت عنقه بخوات چەند جار مسلمان بێ گردنی ئەقرتێنم ئەگەر یەک کافر بکوژێ دوای ئەوەی کە زەمانەتی دای سەریان ئەخلاقە بەرزەکەن لەو پەڕی هێزی ئێمە کە لە بەرامبەر دوژمنمانە جەنگەکەن حەضارەتەکەمان بەو شێوازێ لەگەڵ ئەو کەسەی کە پێمان وت زەمانەت ئەو کەسەی کە جەنگی نەکردێ ماخمان چێ بەسەریەوە مسلمان کەسێکی ترسنۆک نییە ئەگەر خوا لطفی لەگەڵا کردین لە وتارێکە باسی هێزی مسلمانەکەن ئەبێت چەند بەهێز بێ مسلمان کەسێکی فێڵباز و ترسنۆک نییە خۆمە دووەلی ئەوروپی نین ئێمە کاکە تەئسیراتی ئەوانمان هاتوۆتە سەر وەڵا زەمانەت بین بە وڵاتێک و کاولیشیک بە ناوی چەکی ئەتۆمیەوە بین وڵاتەکە چەکی ئەتۆمیەکەشی تیانە بێ مووی درۆ بێ پەلاماری ئەم وڵات بین و داهاتەکەی بدزین هەموو جیهان کاولکەین بین بەسەریەکە فەساد لەناو دینەکانە بڵاوکەن ئەمە ئیشیە من نییە ئیشی کەسی مسلمان غەدریتیانیە لە کافریش غەدریتیانیە لە کافریش ئەبێ ئەمە لە مێشکی ئێمە بچەسپێ اینجا ئەتوانین حەضارەتی ئیسلامی بگێڕینەوە ئێمە بەتەمابین مناڵ و ژن و هەموو بە تەقینەوە بکوژین و دوایش بڵێن وەڵا حەضارەتی ئیسلامی ئەگێڕینەوە چۆن خوا مۆڵەتمان ئەدا بچووکترین زوڵم ئێمە ناکەین لەسەر زەویە ئەفەرمێ چوارەم خاڵ ئێمە فەساد لەسەر زەویە بڵاو ناکەینەوە دارێک نابڕین لادێ کاول ناکەین شەریکەیەک تعطیل ناکەین ئەمریکا یەکەمین شوێن دای لە عێراق یای لە خەتی تەلەفۆنات دواتر یای لە کارەبا هەتا ئێسش کارەبای بەغا نهاتووەتەوە سەر خۆی بۆچی چونکە حەضارەتەکەی حەضارەتی تێکدەرە حەضارەتی ئیسلامی حەضارەتی تێکدەر نییە تا بچێتە شوێنێک وەڵا با لێدەم ئادەی خەینە کاولیکەم نەخێر هیچ فەسادێک لەسەر زەویە بڵاو ناکاتەوە هەر بۆیە خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی بە هیچ شێوازێک دارەکانیان نەسووتێنن دارەکانیان نەبڕن ئاژەڵەکانیان نەکوژن هەر دارێ بەردار بێن نەچن بیقرتێنن ولا تهدموا بيعة بيعة شوێنی عەبدایەتێ هیچ شوێنێکی عەبدایەتیان تێک نەدەن حەقتان نایە بەسەریان کەوابوو ئێمە ئەهلی فەساد نین بێ فەساد لەسەر زەویە بڵاوکەینەوە تەسەوورکەن ئومەتی ئیسلامی بە درێژایی مێژووی خۆی بێنە پێش چاوی خۆی بە درێژایی مێژووی هیندستان لەژێر دەسەڵاتی خەڵکی موسڵمانە بوو
کەنیسەیەک هەیە معبەدێکی بوزاکان هەیە ئەمیری موسڵمان خەلیفەی موسڵمان بە پارەی شخصی خۆی لێ کڕینەوە اینجا کردی بە مزگەوت ئەگەرە نەچوو کورە بڕۆندەرە خۆی دەسەڵاتە نەما بیکەینە مزگەوت شتیوان نییە لەو پەڕی هێزی ئێمە ئەبەو کەیفێتە مامەڵە ئەکەن هیچ فەسادێ لەسەر زەویە بڵاو ناکەین ئەو کەسێک کە ئەسیرە ڕێزی لێ ئەگیرێ واجبە لەسەرمان بەخێویکەین واجبە لەسەرمان نەخۆشکە و چارەسەریکەین هەتا دوایی ئەو ئەحکامی ئەسیر توڵ و تەفسیلە هیچ مردوویەک لە مردوەکانیشیان بە هیچ شێوازێک لە شێوازەکان نابێت تەمثیل یا گاڵتە یا یاری بە هیچ مردوویەکیان بکرێت ئەمە کۆمەڵی ئەحکامی کورتی بچووکە لە حەضارەتی ئیسلامیە لەسەر مەسئلەی گەورەکردنی زیهنی خۆمان وەرە ئێستا بیرکەرەوە مەسەلەن ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ویسمان هەڵسینەوە ویسمان دروست ببینەوە دەستمان برد بۆ بەهێزترین شتمان بۆی هەستینەوە حەقیشمان دەستبەرین بۆ هەر شتێ بۆی هەڵسینەوە بەڵام بە چ شێوازێ دەستمان بۆ برد بە شێوازێکی ئیسلامی دەستمان بۆ برد بە حەضارەتێکی ئیسلامیەوە بە حەضارەتێکی غەربیەوە ئایا بەم کەیفێتە مامەڵەمان نەکرد ئایا حرەکات و بزوتنەوە جیهادیەکان ئەبەم شێوازەوە بەم شکڵە مامەڵیان کرد بۆیە خۆی گەورە تەمکینی نەداینە لە سەر زەویە لە هیچ شوێنێکی سەر زەویە ئەزان ئەو بقع جوغرافیانەی کە کەوتنە دەست حرەکاتی جیهادی چەند گەورە بوون بە درێژایی مێژوو هەر لە مەڕوان حەدیدەوە لە سووریا و لە حەماوە سیر کە هەتا ئەوکو ئەفغانستان و دواتر شام و میسر و جەزائیر و زۆر شوێن لە هیچیان نەجاحەتمان نەیەنا سەرکەوتوو نەبوون چونکە بۆ بە فکری حەضارەتی ئیسلامی کارمان نەئەکرد بە فکرێکی نەک دین بچووکی جوزئی مەزهبی ئیشمان نەکرد بۆی هەموو کاتەکان هەر شکستمان نەیەنا خۆشەویستمان صلی الله علیه وسلم وعدی داوە جێشی ئێمە گەیشتە 12000 شکستی بەسەرە نایە چەند جار گەیشتنە 20000 شکستیشمان هێنا زۆر بە ئاسانی شکاین چونکە وەسائلی نەسر ئامادە نەبوو فکری ئێمە ئامادە نییە ئێمە کاتی ئەبینە بەردی بناغە بۆ هەستانەوەی ئەو ئومەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم و بینە جوندی کە ئەبێ خیانەت و غەدر بە زیهنمانە تێ نەپەڕێ ئەبێ ئێمە ئەمانە بین ئەم سیفەتانە لە خۆمانە جێبەجێکەین کۆتا قسەم لە خزمەتانە لە زمانی تەتار و مەغۆلە کاتێک کە هێرشیان هێنایە سەر شام کۆمەڵی خەڵکی زۆریان گرت ئەم خەڵکە زۆرە بڕێ کافری تیا بوو کە لەژێر دەسەڵاتی موسڵمانان نابوو لەگەڵ بڕێ موسڵمان ئیبن تەیمیە یەکێک بوو لەو وەفدانەی کە ڕۆژ بۆ ئازادکردنی ئەم موسڵمانان چوو لەگەڵ جەماعەتی تەتار و مەغۆڵا دانیشت بە ئەمری ئەمیری ئیمانداران کە ڕۆژ تەتار و مەغۆڵ ڕازی بوون هەرچی ئەسیری موسڵمانە هەر هەمووی بەرەدەن بەس ئەهلی ذیمە بەرنادەن ابن تەیمیە موافقەی لەسەر نەکرد تی وەڵڵاهی هەتا یەک دانە زیمی مابێ ئێمە موافقەی ئەو سوڵحە ناکرد یەک زیمی مابێ کە ئەوان لەژێر دەسەڵات بۆ چونکە من جزیەم لێ وەرگرم لە بەرامبەرەوەی بیان پارێزم ئێستا چۆن نایان پارێزم ممکنە بڵێ وەڵا ئەمانت ئەدەمەوە موسڵمانت نادەمەوە بەس ممکنە بڵێ موسڵمان ئەدەمە ئەوت نادەمەوە ئەوان لە پێشی موسڵمانەکانەوە سەری ئەم فەهمەکە بۆ دین ئەم تێگەیشتنە گەورەکە ئەی ئێمە بووینە کوڕمە هەر موسڵمان پارێزرا بێ کوڕە کەیفی خۆی ئەنەما بگوژرن لە کۆڵمان کەون باشتر کافرێت کەمتر باشتر وەکو خۆمان لە کوردواری مویە لە بەراز کەم بێتەوە باشتر باشەڵە کافر پیسە پیسە بەرازی پیسە پیسە کوڕە مویەکی لەکەم بێتەوە هەر باشتر تەسەوەر کە بەڵام سەری فەهمی عەمیقی ئیبن تەیمیەکە بۆ دین بە هیچ شێوازە قبوڵ ناکە ئەگەر یەک کافر لە دەستی مەغۆلا بێ ئەبێ هەموو کافرەکانیشمان بدەنەوە موسڵمان ئینجا سوڵحەکەین لەگەڵتانە بۆیە ئەمێ لە خزمەتانە بڵێم ئێمە پێویستمان بەوەیە دینی پیرۆزی ئیسلام وەکو حەضارەت تێ بگەین ئەو دەوڵەتەی کە لە خەیاڵی ئێمەیە ئەبێ خەیاڵەکان گەورەترکەین بۆ ئەوەی بزانین چۆن مامەڵە لەگەڵ بەرامبەرەکانمانە ئەکەین هەتا وەکو حەضارەت بتوانین بینەوە سەردەور تەحەکوم بەسەر عالەم و جیهانە بکەینەوە کە ئومێدمان زۆر زۆرە لە دوای 100 ساڵی زیلەت و سەرشۆڕیمان ڕەب العالەمین دەرفەتێکمان بداتێ ئەبێ ئیستعدادمان هەبێت لەم دەرفەتە بتوانین بکەوینەوە سەر قاچەکانی خۆمان خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە چاوی سەرمان عەدالەتی تۆ بینین لەسەر زەویە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئارامی بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوایە ئارامی بەسەر دڵمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵمانە ببارێنە ئارامی بەسەر مناڵمانە ببارێنە
ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە یا ئیلاهی داوات لێکەین ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ببارێنە خوایە داوات لێکەین گرفتەکانمان چارەسەرکە یا ربی خوایە هەر گرفتێکمان هەیە هەر هەمووی بەرزەکەنەوە بۆ لای تۆ چارەسەری کە بۆ من یا رب العالمین خوایە داوات لێکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لێمان خۆش بە یا رب العالمین گوناهانێکی زۆرمان بەرز کردوتەوە یا ئیلاهی تۆ زۆر ڕەحمی لەگەڵمان یا ئیلاهی لێمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوات لێکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان ئارام کە ڕۆحمان ئارام کە بەرەکەتدارمان کە یا رب العالمین خوایە داوات لێکەین بە ڕەحمەتی خۆت بەرەکەت بخەرە عومرمان کاتمان خوایە نەسرەتی ئومەتی پێغەمبەری خوا بدە صلی الله عليه وسلم خوایە فەهمێکی گەورەمان بدەرێ بۆ دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەخشندەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوات لێکەین تو ڕەحمەت و بەزەیی خۆت تو گەورەی خۆت خوایە ئێمە عەبدانێکی زۆر گوناهکارین بەخوا خوایە بە زمانێ دوعاکەین کە زۆر گوناهمان پێکردو بەدەسانێ بەرزەکەینەوە کە گوناهی زۆرمان پێکردو یا ئیلاهی دڵمان گوناهی زۆری خەتەرە کردو پیایە یا رب العالمین خوایە بە ڕەحمت داوات لێکەین بە کەڕەمت داوات لێکەین بە بەخشندەی داوات لێکەین بە سەخاوەتت داوات لێکەین مەمان دەرە دەستی خۆمان یا رب العالمین خوایە تاکمان مەدەرە دەستی خۆمان ئومەتەکە هەر هەموو پێکەوە خوایە مەمان دەرە دەستی خۆمان خوایە دڵەکانمان لە نێوان دوو پەنجەی تۆیە یا ئیلاهی داوات لێکەین دڵمان یەکخە ماڵمان یەکخە یا ئیلاهی وحدەتی کەلیمەی مسلمانانمان بۆ بگێڕەوە یا رب العالمین یا ربی خوایە داوات لێکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئەم دوعایەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایەمان قبوڵ کە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.